لەگەڵ بەردەوامی هێرشەکان بۆ ڕزگارکردنی شاری مووسڵ و هەروەها شێرشە سەرەکیە چاوەڕوانکراوەکە بۆ سەر شاری ڕەققە لە سووریا، بەڵام هێشتا نازانرێت ئایا ڕزگارکردنی ئەم دوو مۆڵگەی داعش بە مانای کۆتایی هاتنی ئەم ڕێکخراوە تێرۆریستیە یان نا. بە پێی ڕای زۆرێک لە کاربەدەستانی پێشووی مووسڵ، شارەکە نەدەکەوتە دەستی داعش ئەگەر سەربازە شیعەکانی حکوومەتی عێراق لەوێ نەبوونایە. پێم وایە ئەمریکەکە لە هۆکارەکانی داگیرکردنی مووسڵ کە پاسەوانی نەبوون. خەڵکی مووسڵ بەشداریان نەبوو لە پاراستنی ئاسایشی خۆیاندا. بۆیە پاش ئەم شەڕە پێویستە هێزی ئاسایشی دروست بکرێتەوە و خەڵکی نێنەوە بەشداربن تێدا تا باری ئاسایشی بپارێزن. چاودێر لەو بڕوایەدان زۆربەی چەکدارەکانی داعش لە سەرباز و ئەفسەرەکانی پێشووی لەشکرە هەڵوەشاوەکەی ڕژێمەکەی سەدام حوسێین پێکاتوە کە سونە ئاینزاکان تیایدا باڵادەست بوون و دەشڵێن هەر تەنها بەکارهێنانی لەشکر بەس نییە بۆ لەناوبردننی داعش. جا ئەمەش یعنی ئەزمونیان هەیە لە 2023 تا 2014 مەشق و ڕاهێنانێکی زۆریان کردووە لە هەردوو ڕووی لۆژیکی و تاکتیک و هەروەها پلاندانانیشەوە. ئەگەر هەمان ئەو سیاسەتانە بەردەوام بن، ئەوە داعشێکی نوێ بە ئەزمونێکی تۆکمەوە دەبینین. لە عێراق حکوومەتی زۆری نەشیعی وڵاتەکە دەخوازێت دڵنیایی بدا بە خەڵک کە لەم شەڕانەوە وانەیەکی زۆری وەرگرتووە و ئایندە بۆ عێراقیەکان دەبێ، بەڵام هەر تەنها کات دەتوانێت بڵێت پاش ئەم شکستانەی داعش لەم شەڕانەدا ئایا دەتوانێت جارێکی تر خۆی ڕێک بخاتەوە و شەڕێکی تری خوێناوی هەڵبگیرسێنێتەوە.